هەیە نووسەری ئیسلامیە دێت قسە بە عەمری کوڕی عاس دەڵێ. یەکێ لەوانە سەید قوتب. عەمری کوڕی عاس بە کەسێکی فێڵباز دادەنێ کە هەزاری وەکو سەید قوتب و ئەمثالی ئەو سەحابیەکی پێغەمبەری خوا ناهێنێت و هەزاری وەکو ئێمە سەحابیەکی پێغەمبەری خوا ناهێنێت عەلەیهی سڵاو وسەلام. چۆن دەبێ ئێمە قسە بە عەمری کوڕی عاس بکەین؟ هەیە سەرکردەی حیزبێکی ئیسلامیە لەم وڵاتەی ئێمە قسە بە عەمری کوڕی عاس دەڵێت، قسە بە معاویە دەڵێت. بۆ؟ چونکە کاریگەری کەسانێک بەسەریانەوەی کە دژی سەحابەن ڕەزای خوای گەورەیان لێبێ. دەڵێ من ناتوانم بڵێم معاویە ڕەزای خوای لێبێ. واللهی خۆتت ئەزیەت دا تۆ ناتوانی، دا تۆ چی بتوانی یا نەتوانی؟ سەحابە ڕەضی الله عنهم جەنابت ناتوانی؟ بەڵێ ناتوانی، چونکە تۆ قڕمیشەکەت لە بەردەستی کەسانێکە کە لەگەڵ سنەتی پێغەمبەر و ئەهلی سونە نایەنەوە. دەڵێ من ناتوانم پێی بڵم، دەڵێم غەفەر الله لە خوا لێی خۆش بێ، خوا لێی خۆش بێ. پەروەردگار بفەرمێ ڕەضی الله عنهم، بەزەو دەڵێم من ناتوانم وا بڵێم. بۆی براکانم ئەو بەلا ڕێدابرنە وریای بن. ئەمە دەستێکە بۆ ئەوەی تەشویهی سومعەی سەحابە بکە یا کۆمەڵێک لە سەحابە